سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. دیارە ئەمڕۆ فیستیڤاڵی بەهارەی باڵەکایەتی بەڕێوە چێ کە بە پاڵپشتی پەیمانگەی چۆمانی ناحکومی کە تایبەتە بە زانستەکانی کۆمپیوتەر سەرپەرشتی ئەو فیستیڤاڵە ئەکەن کە فیستیڤاڵێکە لە گۆڕە کۆران لە سنووری ناحیەی گەڵاڵە لە دەڤەری باڵەکایەتی بەڕێوە چێ تێدا بە شێوەیەکی بەرفراوان خێزانیش تێدا بەشدارن. هەر لە دوێنێشەوە بەشێک لەو خێزانانە هاتون بۆ ئەوەی شوێنی مانەوەی خۆیان لێرە بگرن. من مەبەسمە لەگەڵ سەرپەرشتیاری ئەو فیستیڤاڵە مامۆستا هاوکار گفتوگۆ بکەین. مامۆستاجیان بەرگە و بابەتەکانی ئەم فیستیڤاڵە چی؟ سەرەتا بەخێرهاتنی کەناڵی خۆشەویستی زاری کرمانجیەکەین. ئێمە وەکو نەریتی ساڵانەی پەیمانگەی چۆمان کایشتەکەش لەگەڵ فیستیڤاڵی باڵەکایەتیش لێکمان دایتەوە. ئێمە لێرانە کار و چالاکیەکان سەرەتا پێشوازیکردنی میوانانە، دووەم خواردنمان هەیە، شتی کوردەواریمان هەیە، ئەسب سواریمان هەیە، وەروەها نمایشکردنی جلی کوردیمان هەیە و هەروەها جگە لەمانەش کۆمەڵی خەڵکی زۆر ئەوانەی کە قەدیمەکانن بەجلی زۆر ڕەسەنایەتی بەشداری لەو فیستیڤاڵەکەن و ئەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری چالاکیەکان کەوەی پەیوەندی بە ناوچەی باڵەکایەتی و دەوروبەری هەبی لێرانە بوونی هەیە ئەو ڕۆژە. ئامانجی ئەو ڕێخستنی ئەو فیستیڤاڵە بەهاریە زیاتر بۆ چێگە؟ وەڵی ئەمە لێرانە ئەبینی ئێستامە وەکو پەیمانگەی چۆمان و هەم قوتابیشن لەوێندەر ساڵانە پەیمانگەی چۆمان ئاهەنگی دەرچوانی هەیە کە خۆی لە چەندان قوتابی ئەداتەوە کە تەخەڕوجەکەن و زیاتریش بە پێویستیشمانزانی ئەو فیستیڤاڵەش باوی نەگەڵەوەی یعنی شتەکەمان وا لێ کردیا کە بەیەک ئامانج هەردوو ئامانجەکانی خۆمان پێچین. هەم ئاهەنگی دەرچوونی قوتابیان هەمیش فیستیڤاڵێکی بەهارە بۆ خەڵکی باڵەکە. بەڵێ هەم ئاهەنگی دەرچوونە و کە ساڵانەش بەبەردەوامەوە چەند ساڵ ئێمە ئەوە یەکەینە کە ئەو فیستیڤاڵەکەن لە لێرانە. ئەم ساڵ خەڵکێکی زۆر بەشدارە لە دوێنێەوە خەڵکات و لێرە ماوەتەوە. بەڕاستی لە دوێنەوە مە لێرەینا یعنی هیچ شوێنێک نەمایە، هەمووی پڕ بۆ بەڕاستی ئەوەش ئەگەڕێتەوە بۆ کولتوری ناوچەی باڵەکایەتی کە کولتورێکی زۆر ڕەسەنی هەیە. خۆشتان ئاماژەتان بەوە کردێ کە ینی ئەرزانن کە کولتورێکی زۆر جوانمان هەیە بەخۆشتان ینی شتەکانە بینن. ینی سانەفەر هەیە لە کەرکوچی هاتی ئەوڕۆ، هەیە لە زاخۆیە هاتیە، هەیە لە تارانێ هاتیە پەیوەندی پێوەکراوە لە هەموو ناوچەکانی کوردستان هاتینە. بەڕاستی ئەوەش گرنگی خۆی هەیە. مەساڵانە ئیشەکان بە باشی ئەەکەین نەک بەفشە، هەموو شتەکان لەو مەراسیمەدا پێشکەشەکەین. زۆرێک لە نوێبوونەوەی پەیوەندی کۆمەڵاتیەکان و یەکتر ناس. بەڵێ بەخۆشتان نەزانین چەندان ئایلە لێرەیە لە گەنج لە پیر لە بەساڵاتوان لە نەخۆشەکان نەخۆشیانی لێرانێ نەخۆشە زیان لە ڕای خستی ینی لەسەر قەلەوێرەیە. ینی بەڕاستی خەڵک زۆر بەگروتینەوە بەشداری ئەم فیستیڤاڵەکەات. پرسیارێکترم لا دروست هەر خەڵکی باڵەکایەتی بێ بەشدار بێ یا خەڵکی تریش بۆی هەیە. ئەمە ڕێز لە هەموو چین و توێژەکانەگەن. ڕاست ئێمە پەیمانگەی چۆمان و خەڵکی باڵەکایەتینە، بەڵام ئێمەوە شتە لەکەن ئێمە نییە. لە هەر هەموو لایەنە سیاسیەکان لە هەموو خەڵکی بە شەرەفی کوردستان لە هەر شوێنێک بی لێرە ڕێزی لێگریق بە دەرەجەیەک. زۆر سپاس لەگەڵمان بووی خۆشحاڵ بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێستا ئەوەی ئەیبینن ئامادەکاریە بۆ ئەوەی کە بە دروستی لە کاتژمێردا بەرگە و بابەتەکان دەست پێ ئەەکەن کە فیستیڤاڵی بەهارەی باڵەکایەتی ساڵانە بەڕێوە چێتن بەرگە و بابەتەکانی ئەوەی هەیە لە کاتژمێردا تاوەکو کاتژمێر 5 ئێوارە دەبێتن. سەرەتا پێشانگایەکی وێنەی فۆتۆگرافەری باڵەکایەتی و کاری دەستی ئەکرێتەوە. ئەوجا پێشانگای کە لە پووری کوردەواری هەروەها نمایشی ئەسب سواری کارۆخ گۆرانی و لاوکو حەیرانی کوردەواری هەروە گروپی شانۆی مامەڕوت لەگەڵ گروپی شای قوتابیان بەرگەی خواردنی کوردەواری لە دوای نیوەڕۆژ بە هەمان شێوە چەند بەرگە و بابەتێکەکە بن لەوانەوە وتەی بەخێرهات نەبێ وتاری لایەنە حکومیەکان لاوکو حەیران گۆرانی و شای و هەڵپەرچێ. ئەمە وەکو نەریتێکی لێ هاتووە کە ئێستا لە پەیمانگای چۆمانی ناحکومی کە تایبەتە بە زانستەکانی کۆمپیوتەر سەرپەرشتیاری فیستیڤاڵی بەهارەی باڵەکایەتی ئەکاتن. کۆرە لە باڵەکایەتی بەڕێوە دەچێت.